بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. عزیزان و خۆشەویستان، سلام و ڕەحمەت و میهرەبانی خدای پەروەردگارتان لەسەر بێت. خۆی گەورە بە ڕەحم و بەزەی خۆی بمان گێڕێ لە بەندە ڕاستەقینەکانی خۆی. حکمت و فەلسەفەی ڕۆژوو. خۆی پەروەردگار وەختێک باسی ڕۆژوومان بۆ دەکات، دەفەرمێت: یا ئەیها الذین آمنوا کتب علیکم الصیام کما کتب علی الذین من قبلکم. ئەو کەسانی کە ئیماندارن، خۆتان بە ئیماندار دەزانن، ڕۆژووی مانگی ڕەمەزانتان لەسەر واجب کراوە وەکو چۆن لەسەر ئەوانەی پێش ئێوەش واجب کراوە. ئەنجا حکمەتەکەیمان بۆ ڕوون دەکاتەوە: لەعەلەکم تەتەقون، بۆ ئەوەی بەهۆی ئەو ڕۆژوۆیەوە تەقوا پەیداکەن، بتوانن ببنە تەقوادار و بتوانن تەقواتان پەیدا بێت. ئەوە فەلسەفە و حکمەتی ڕۆژووە. ئەنجا تەقوا وزەیەکی ڕۆحیە کە ئینسانی ڕۆژوەوان بەدەستی دێنێت. ئەو هێز و وەزە ڕۆحیە وا لە ئینسان دەکات کە ئینسان لە قەدەغەکراوەکان دوورکەوێتەوە، لە عیبادەت و تاعەتی خدای پەروەردگار ئەو کەسە نزیک کەوێتەوە. پێویستە هەموو ڕۆژوەیەک بە سێ پلەدا بڕوات. یەکەمیان بریتیە لە بەڕۆژوو بوون لەوەی کە ئینسان خۆی بگرێتەوە لە هەرچی خواردن و خواردنەوە و مەلەزات هەیە کە ئەوەیان هەموو خەڵک تێدا بەشدارە وەکو یەک وایە، هەر کەسێک ڕۆژوو بگرێت. بەڵام مەرتەبەی دووەم و سێم هەموو کەس تێدا وەکو یەک نییە. دووهەم لە مەرتەبە و پلەی ڕۆژوو ئەوەیە کە ئەندامەکانت بە ڕۆژوو بن. دوای ئەوەی کە خۆت دەگریەوە لە خواردن و خواردنەوە، ئەندامەکانت بە ڕۆژوو بن، بەدەستت خراپە نەکەی، بە زمانت خراپە نەکەی، بە قاچت بۆ شوێنێکی خراپ نەڕۆی، بە گوێ لە شتێکی خراپ و حرام نەگری. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم: من لم يدع قول الزور والعمل به. ئەگەر ئینسانی ڕۆژوەوان خۆی لە خراپە نەگرێتەوە، ئەگەر خۆی لە قسەیەکی نەشیا و خراپ نەگرێتەوە، ئەوە بەڕاستی فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه. خوای گەورە پێویستی بەوە نییە کە ئینسان خۆی لە خواردن و خواردنەوە بگرێتەوە. کەواتە ئەو فەرمایشتە ئامۆژگاریمان دەکات بۆ ئەوەی کە ئینسانی ڕۆژوەوان هەموو ئەندامەکانی بە ڕۆژوو بن وەختێک کە خۆی لە خواردن و خواردنەوە دەگرێتەوە. ئەبی هورێرە بۆمان دەگەڕێتەوە، دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم عەرزی ئافرەتێکیان کرد و پێیان گوت: ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، فلان ئافرەتە بە ڕۆژوو دەبێت، نوێژی زۆر دەکات، خێر و خێرات دەکات، بەڵام تەنها ئەوەیە ئەزیەتی جیرانەکەی دەدات، ئایا حاڵی چۆنە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: بەڕاستی خێر لەو ئافرەتەدا نییە، ئەوە کەسێکی جەهەنەمیە بە پێی کردەوەکانی، خێری تێدا نییە مادام جیران و دراوسێکەی ئەزیەت دەدات. کەواتە هەرچەندە ئینسان نوێژ بکات، بە ڕۆژوو بێت، بەڵام ئەگەر ئەندامەکانی بە ڕۆژوو نەبن، ئەگەر ئەزیەت و ئازاری خەڵک بدات، ئەگەر زمانی نەگرێتەوە، دەستی نەگرێتەوە، گوێی نەگرێتەوە لە حەرام، بەڕاستی ڕۆژوەکەی وەکو پێویست نابێت. بۆیە پێویستە ئەندامەکانی ئینسان بە ڕۆژوو بن لە کاتێکدا کە ئینسان خۆی دەگرێتەوە لە خواردن و خواردنەوە. ئەنجا پلەی سێهەمی ڕۆژوو ئەوەیە کە ناخت بە ڕۆژوو بێت. ئەو ناخەی کە ئین النەفسە لەئەمارەة بالسوء إلا من رحم ربي. نفسی ئینسان ئەو بەشەی کە خراپە، ئەمر بە خراپە و خراپەکاری دەکات. ئەو ناخت بە ڕۆژوو بێت بۆ ئەوەی خراپە و خراپەکاری لە ناخیشت دانەمێنێت. دوای ئەوەی کە خۆت دەگریەوە لە خواردن و خواردنەوە، ئەندامەکانت بە ڕۆژوو دەبن، ئەنجا دەبێت ناخت بە ڕۆژوو بێت بۆ ئەوەی خراپە و خراپەکاری بە یەکجاری لە دڵ و دەروونت دابار کات و نەمێنێت. ئەوە بەڕاستی حکمەتی ڕۆژووە. ئەو پلانە دەبێت لە ڕۆژوودا هەبن. ئەنجا ئینسان ڕۆژوویەکی تەواوی گرتووە و هەروەها ڕەمەزانێکی تەواو دەگرێت. کەواتە ڕۆژووگرتن لەلایەک وەکو ڕیاضەیەک وایە بۆ ئینسان، وەرزشێکە. ئەنجا تربیە و پەروەردەکردنی دەرونی ئینسانە، ئەنجا چاکردنی دەرونی ئینسانە، ئەنجا تەزکیەی نەفسە، ئەنجا لە ڕاستیدا قوتابخانەیەکە بۆ ئەوەی کە ئینسان هەموو ڕەوەشتە جوانەکانی تێدا فێر دەبێت.
ئەوە ڕۆژوێکی تەواوە کە ئەو سێپلەی تێدا بێت دەبێت هەر کەسێک ڕۆژوێکی تەواو دەگرێت بەو سێپلەیەدا بڕوات ئەنجا ڕۆژوەکەی ڕۆژوێکی تەواوە و لە ڕاستیدا تەواو بە ڕۆژوو بووە. ئەنجا حکمت و فەلسەفەی ڕۆژ و خوای گەورە کە بۆمان باز دەکات لعلكم تتقون ئەوەیە کە ئینسان بەهۆی ئەو ڕۆژوەیەوە هێز و وزەی تەقوا پەیداکات. ئەوە حکمەتی ڕۆژووە کە ئینسان تێیدا هێز و وزەیەک پەیداکات بەهۆی ئەو ڕۆژوەیەوە کە قەدەغەت کات لە هەموو حەرامێک لە هەموو خراپە و خراپەکاریەک کە خراپە و خراپەکاری لە نەفست دەرێنێ و ڕیشەکێشی بکات بەرەو عیبادەتی خوای پەروەردگار و ڕەحمەتی خدای پەروەردگارت ببات. بۆیە گوتراوە تەقوا بریتیە لە کردنی واجبەکان و وازهێنان لە هەرچی قەدەغەکرا و حەرام هەیە. تەقوا بریتیە لە وازهێنان لە هەر شتێک کە خوای گەورە نەهی لێ کردووە و پێغەمبەر صلی الله علیه وسلم نەهی لێ کردووە. سوفیانی سەوری دەفەرمێت بۆیە بە ئینسانی تەقوادار دەڵێن تەقوادار لەبەر ئەوەیە چونکە ئینسانی تەقوادار خۆی دەپارێزێت لە شتێک خەڵکی عام و گشتی خۆی لێ ناپارێزێت. بەڵام ئینسانی تەقوادار بۆیە پێی دەڵێن متەقی لەبەرەوەی خۆی لە هەموو خراپە و خراپەکاریەک دەپارێزێت. تەنانەت گوتراوە تەقوا ئەوەیە کە ئینسان حیساب بۆ یەک مسقالە زەڕەیەکیش بکات. نەڵێ ئەوە گوناحێکی گچکەیە قەی ناکات حیسابی بۆ ناکەم. تەقوا ئەوەیە کە ئینسان حیساب بۆ هەموو گوناحێک بکات. گوتراویشە تەقوا ئەوەیە کە ئینسان لە شوێنێک نەدیترێت کە شوێنی ئینسانی مسلمان نییە، کە شوێنی تاوانە، شوێنی خراپەکاریە، ئینسان لەو شوێنەیەدا هەرگیز نەبینرێت، خوای گەورە نەدبینێ. ئەگەر خەڵکیشی لێ نەبێت، چاوی خەڵکیشت لەسەر نەبێت، تەقوا ئەوەیە ڕۆژێک لە ڕۆژان لە شوێنێک نەبی ئەو شوێنەیە شوێنی تاوانە و شوێنی ئینسانی ئیماندار نییە. کەواتە تەقوا وزەیەکە وا لە ئینسان دەکات ئینسان خۆی لە هەموو قەدەغەکرا و حەرامێک بپارێزێت ڕوو بکاتە ڕەحمەت و بەرەکەتی خدای پەروەردگار و عیبادەتی خوای گەورە. بۆیە شاعیر جوانی فەرمووە دەفەرمێت خەلی الذنوب صغيرها وكبيرها ذاك التقى. واز لە هەموو گوناحێکی گچکە و گەورە بێنە ئەوە بریتیە لە تەقواداری. هەرچی گوناح هەیە لە دڵی خۆت دەریکە ئەوە بریتیە لە تەقواداری. انزا واصنع كماش فوق أرض الشوك واعمل واصنع كماش فوق أرض الشوك يحذر ما يرى. انزا بشوازك برو وكو أويك كسيك بشوينك دا دروا دركي ليبيت شون خوي دەپارێزێ ئەتۆش ئاوا خۆت بپارێزە ئەوە تەقواداریە. لا تحقرن صغيرة کاکە نەچی گوناهی گچکە بەکەم بزانیت چونکە إن الجبال من الحصى چونکە چیا لە وردەبەرد پێک دێت لە چەند بەردێک پێک هاتووە و دروست بووە. ئەنجا گوناهی گەورەش لە گوناهی گچکەوە دروست دەبێت. نەچی گوناهێکی گچکە بەکەم بزانی بڵێ قەی ناکە ئەوە گوناهێکی گچکەیە، هەرگیز بەکەمی نەزانی چونکە چیایەکی گەورە دەبینی لە چەند بەردێک دروست بووە. کەواتە ئەی ئینسان هیچ گوناهەیەک بەکەم مەزانە. تەقوا وەسێتی خدای پەروەردگارە بۆ ئەوەل و ئاخیری ئینسانەکان. وەکو خوای گەورە دەفەرمێت وەلەقەد وەصەینا الذین ئوتوا الکتاب من قبلکم وئیاکم ئەن اتقوا الله. خوای پەروەردگار بەتەکید و بەڕاستی ئامۆژگاریمان دەکات ئەوانەی کە لە پێش ئێمە بوون هەموو ئومەتان و ئێوەش خوای پەروەردگار دەفەرمێ ئەن اتقوا الله بەوەی کە تەقوادار بن. بە تەقوا خوای گەورە وەسێتمان بۆ دەکات و هەروەها ئامۆژگاریمان دەکات. ئەنجا تەقوا وەسێتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. تەقوا صیفەتی پێغەمبەرانە سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. تەقوا صیفەتی پیا و چاکانە. ئیمامی عەلی پێناسەی تەقوامان بۆ دەکات، مەجالەکانی تەقوامان بۆ باز دەکات. دەفەرمێ تەقوا بریتیە الخەوف من الجەلیل، ترسانە لە خدای پەروەردگار بە شێوازێک کە هەست بە چاودێری خدای پەروەردگار بکەی. ئەنجا والعمل بالتەنزیل، تەقوا ئەوەیە کە ئینسان کار بە قورئان بکات، گوێ لە قورئان بگرێت، قورئان پێش خۆی خات بە ئیمام و پێشەوای خۆی بزانێت، شوێنی بکەوێت. ئەنجا والقەناعەة بالقەلیل، تەقوا ئەوەیە ئینسان بەوەی کە خدای پەروەردگار پێداوی قەناعەتی پێ بکەی، چاوت لە هیچ شتێکی حەرام نەبێت. قەناعەت بکە بەو حەڵاڵێکی خوای گەورە پێداوی، چاو مەبڕە حەرام. والاستعداد ليوم الرحيل، ئەنجا تەقوا بریتیە لەوەی کە ئینسان خۆی ئامادەکە بۆ ڕۆژێک کە ڕۆژی قیامەتە، ڕۆژی لێپرسینەوەیە. ئەوە تەقواداریە. بەو شێوازە بژیێ خۆت حازرکە بۆ ئەو ڕۆژە. ئەوە بریتیە لە تەقواداری و لە مەجالەتەکانی تەقوا.
عمەری کوڕی عەبدولعەزیز دەفەرمێت بەڕاستی تەقوا ئەوە نییە کە ئینسان ڕۆژووی زۆر بگرێت و زۆر نوێژ بکات، بەڵکو تەقوا ئەوەیە کە ئینسان خۆی لە هەموو قەدەغەکراوێک بپارێزێت، واجبەکانی خۆی پەروەردگار جێبەجێ بکات، حیساب بۆ هەموو گوناهێک بکات، خۆی بپارێزێت لە هەموو تاوانێک. ئەوە بریتیە لە تەقواداری. نیشانەکانی ئینسانی متتەقی چییە؟ بۆ ئەوەی ئێمە بزانین ئایا ئیمانمان لە چه ئاستێکدایە، ئایا تەقوادارین یاخود نا. نیشانەی ئینسانی تەقوادار چییە؟ نیشانەی تەقوادار ئەوەیە کە بە قەزا و قەدەری خدای پەروەردگار ڕازیە، شتێک ناڵێ و شتێک ناکات لە کاتێکدا شتێکی بەسەر دێت کە خوای پەروەردگار لی تۆڕە بێت. تەقوا ئەوەیە کە ئینسان سەبر و ئارامی لەسەر بەڵاو موسیبەت هەبێت، سەبر و ئارامی لەسەر خۆگرتن لە حەرام هەبێت، سەبر و ئارامی لەسەر ئەزیەت و ئازاری دەستگرتن بە واجبەکانەوە هەبێت. وەختێک برسی دەبێت لە ڕەمەزاندا سەبر بگرێت. ئەوە سیفەتی ئینسانی تەقوادارە. تەقوا ئەوەیە کە ئینسان شکری نیعمەتەکانی خدای پەروەردگاری خۆی بکات. تەقوا ئەوەیە کە ئینسان زمانی ڕاست بێت، زمانی ڕاست بێت، کردەوەکانی ڕاست بێت، حاڵی ڕاست بێت، شتێک نەڵێت کە پێچەوانەی ڕاستی بێت، زمانی بەڕاست بگەڕێت، حەقی پێ بڵێت. ئەوە نیشانەی متتەقیە. تەقوا ئەوەیە کە ئینسان وەفا بە وعد و پەیمانێک بکات کە لە نێوان و خۆی خوای پەروەردگار داویەتی، ئەنجا لە نێوان و خۆی و خەڵکیشدا دەیدات. ئەوە تەقواداریە. نیشانەی تەقوا ئەوەیە کە ئینسان قورئان بخوێنێت و لە خزمەتی قورئاندا بێت، فەرمانەکانی قورئان جێبەجێ بکات. تەقوا ئەوەیە کە ئینسان هێز و قووەتی لە دینداریدا هەبێت، ناڵێ کاکە ناتوانم بەخوا نوێژی جەماعات کەم، ناتوانم بەخوا تەڕاویح کەم، تاقەتم نییە، ڕۆژم پێ ناگیرێت. نیشانەی ئینسانی تەقوادار ئەوەیە کە لە عیبادەتی خوای گەورەدا بەهێز بێت. ئەنجا تەقوا ئەوەیە ئینسان لە ئیماندا خاوەن یەقین بێت. ئەنجا نیشانەی تەقواداری ئەوەیە کە ئینسان لە عیبادەتدا خشوعی هەبێت. ئەنجا ئەوەیە کە ئینسان داوای حەڵال کات و خۆی لە حەرام بە دوور بگرێت. نیشانەی متتەقین ئەوەیە وەختێک کە ئینسان ئێوارە دەکاتەوە هەممی تەنها ڕەزامەندی خدای پەروەردگار بێت، وەختێکیش بەیانی دەکاتەوە زیکری بە زمانی بە زیکر و یادی خدای پەروەردگار پاراو بێت، وەختێک بەیانی دەکاتەوە زیکری یادی خوای گەورە بکات، خوای پەروەردگاری لەبیر بێت کە دەچێتە سەرکارەکەی خوای گەورەی لەبیر بێت، وەختێکیش ئێوارەدا دێت مەبەستی بێت ڕەزامەندی خدای پەروەردگار بەدەست بێنێت. ئەوانە نیشانەی ئینسانی متتەقینە و ئەوە بریتیە لە تەقواداری. ئەنجا بەرهەمی ئەو تەقواداریە بۆ ئینسان چییە لە دنیا و لە قیامەتدا؟ ئەگەر ئینسان کەسێکی متتەقی بێت، ئایا بەرهەمەکەی چییە لە دنیادا و لە قیامەتیشدا؟ یەکەم لە دنیادا ئەو کەسەی تەقوادارە خوای گەورە دەفەرمێ ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب. هەر کەسێک تەقوادار بێت ئەو کەسە خوای گەورە لە دنیادا لە کار و کردەوەکانیدا خوا دەروی خێری لێ دەکاتەوە. ئەنجا ويرزقه من حيث لا يحتسب، لە شوێنێکی شەوە خوای پەروەردگار ڕزق و ڕۆزی پێدەدا کە هەرگیز حیسابی بۆ ناکات، هەرگیز بەتەمای نییە خوای پەروەردگار لە غەیب بۆ ڕزق و ڕۆزی بۆ دەنێرێت، دەرگای ڕزق و ڕۆزی بۆ دەکاتەوە. ئیبن کەسیر لە تەفسیرەکەی خۆیدا بەسەرهاتێکمان بۆ باز دەکات سەبارەت بە سەبەب نوزولی ئەو ئایەتە. دەفەرمێت پیاوێک منداڵەکەی بەدیل گیرابوو لە لای بێباوەڕان، دەهاتە خزمەتی پێغەمبەری صلی الله علیه وسلم، دەیوە ئەی پێغەمبەری خوای کوڕەکەم ئەسیرە و بەدیل گیراوە لە لای بێباوەڕان، چی بکەم؟ زۆر ناڕەحەت بوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر دەیفەرموو سەبر بگرە و زیکر یادی خدای پەروەردگار بکە، تاوەکو ڕۆژێکی بینی کە کوڕەکەی هاتۆتەوە ماڵ و ماڵاتێکی زۆریشی لەگەڵ خۆی داهێناوە. کاتێک کە پرسیان ئەوە چییە؟ گوتی بێباوەڕەکان لێم بێ ئاگا بوون، ئەو حیواناتانەش لە لای من بوون، بێ ئاگا بوون، هەم خۆم هاتمەوە هەم مەڕەکانیشم لەگەڵ خۆم داهێنا. ئەوە بەرهەمی تەقوایە. هەر کەسێک تەقوادار بێ خوای پەروەردگار دەروی خێری لێ دەکاتەوە، بۆیە کە ئارامیان گرت خوای پەروەردگاریش دەروی خێری لێکردنەوە، ڕزق و ڕۆزیشی لە شوێنێکەوە پێدان کە هەرگیز نەیان دەزانێ ئەو ڕزق و ڕۆزی لە شوێنەیەوە بۆیان دێت. ئەنجا ئیبن مەسعود دەفەرمێت بەڕاستی ئەو ئاەتەی کە خوێنمانەوە ومن يتق الله يجعل له مخرجا، ئەو ئاەتە دەروی خێر لە ئینسان دەکاتەوە، ئومێد بە ئینسان دەبەخشێت.
ومید بە ئینسان دەبەخشێت وا لە ئینسان دەکات کە ئینسان بەڕاستی تەقوادار بێت. بۆیە خوای گەورە دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا إن تتقوا الله يجعل لكم فرقانا. بەرهەمێکی دیکەی تەقوا ئەوەیە کە ئینسانی ئیماندار وەختێک تەقوادارە خوای پەروەردگار فورقانی پێدەدات، خوای پەروەردگار ئیمانێکی پێدەدات کە بتوانێت چاکە و خراپەی پێلێک جا بکاتەوە. ئەنجا وەیوکەفر عنکم سەیئاتیکم، خوای پەروەردگار گوناحەکانتان ڕەش دەکاتەوە، لە گوناحەکانتان خۆش دەبێت ئەگەر بێت و تەقوادار بن. وەیەغفر لەکم ذنوبەکم، وەیەغفر لەکم، خوای پەروەردگار لێشتان خۆش دەبێت لە کاتێکدا کە تەقوادار بن. ئەوە بەرهەمی تەقوایە. ئینسان وەختێک تەقوادارە خوای پەروەردگار لێی خۆش دەبێت، خوای پەروەردگار فورقانی پێدەدات، گوناحەکانت ڕەش دەکاتەوە، خوای پەروەردگار لە گوناحەکانت خۆش دەبێت. ئەو کەسێک کە لە دنیادا کەسێکی تەقوادار بێت. کەواتە تەقوا لە دنیادا بۆ ئینسان مایەی ڕزق و ڕۆزیە، مایەی دەرو لێکرانەوەی خوای پەروەردگارە، دەرود لێ دەکاتەوە، دەروی خێر لە ئینسان دەکاتەوە بەهۆی تەقواوە. ئەوە پێمان دەڵێ ئەی ئینسان تەقوادار بە بۆ ئەوەی ژیانێکی ئاسوودە و کامەرانت هەبێت، بۆ ئەوەی کە خودای پەروەردگار دەروی خێر لێ بکاتەوە. ئەنجا لە قیامەتیشدا پاداشتی تەقوا، بەرهەمی تەقوا بریتیە لە بەهەشتی خودای پەروەردگار، بریتیە لە ڕەزامەندی خودای پەروەردگار، بریتیە لە ناز و نیعمەتی خوای پەروەردگار کە ئەوە ئامانجی هەرە گەورەی ژیانی ئینسانی ئیماندارە. خوای گەورە دەفەرمێت وەلە نیعمە دار المتەقین، بەڕاستی چاکترین شوێن و ماڵی کەسانێکە کە تەقوادارن لەکوێ؟ لە لای خوای پەروەردگار، لە بەهەشتی خودای پەروەردگاردا. ئەنجا جەنات و عەدن، ئەو ماڵە بۆ ئینسانی تەقوادار بەهەشتێکە کە هەتایی تێیدا دەمێنیەوە، نە تێیدا دەمریت، نە تووشی نەخۆشی دەبێت، نە تووشیش سەرێشە و ناڕەحەتی دەبێت. جەنات و عەدن یعنی جەنات و ئیقامەتین، بەهەشتێکە کە بە هەتای ئینسان تێیدا دەمێنێتەوە. یەدخولونەها، ئینسانی ئیماندار، ئینسانی تەقوادار دەچێتە ناوی، تەجری من تحتها الأنهار، جاڕوبار بەژێر کۆشکەکانیدا دەڕوات. لەهم فيها ما يشاءون، بەڕاستی هەر شتێک کە ئینسانی تەقوادار لەو بەهەشتەیە داوای کات بۆی هەیە و خودای پەروەردگار پێی دەدات، بەڵکو شتێکی بۆ هەیە کە هەرگیز نەیبینیوە، کە هەرگیز بەدڵیشی دانەهاتووە. ئەنجا كذلك يجزي الله المتقين، ئەبە و شێوازەیە خودای پەروەردگار پاداشتی کەسانی تەقوادار دەداتەوە. ئەو شێوازەیە خوای گەورە پاداشتی ئینسانی تەقوادار دەداتەوە. ئەو بەهەشتە و ئەو ناز و نیعمەتە بۆ ئینسانێکە کە تەقوادارە، ئەوە بەرهەمی تەقوایە. ئەبی هورێرە بۆمان دەگەڕێتەوە، دەفەرمێت پرسیار کراوە لە پێغەمبەری صلی الله عليه وسلم چ شتێک ئینسان دەخاتە ناو بەهەشت، بە زۆری بە ئینسان بە چ شتێک دەچێتە بەهەشتەوە؟ زۆرترین ئەو شتێک کە خەڵکی پێدەچێتە بەهەشت چییە؟ پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم تەقوى الله، تەقوای خوای پەروەردگارە، خۆپارێزیە لە گوناه و تاوان، تەقواداریە و هەروەها و حسن الخلق، ڕەوشت جوانیە. بەو دوو شتە ئینسان دەچێتە بەهەشت. زۆرترین خەڵک کە دەچێتە بەهەشت بەو دوو شتەیە، یەکەمیان بە تەقواداری، دووهەمیان بە ڕەوشت جوانی. کەواتە ئەی ئینسان وەریا بە تەقوادار بە بۆ ئەوەی لە ناز و نیعمەت و بەهەشتی خودای پەروەردگار بێبەش نەبێت. خوای پەروەردگار لە ئاەتێکی دیکەدا دەفەرمێت إن المتقين في جنات ونهر، بەڕاستی کەسانی تەقوادار لە ناو باغ و باغاتەکانی بەهەشتدان، لە ناو ڕووبارەکانی بەهەشتدان، لە ناو ناز و نیعمەتەکانی بەهەشتدان لە لای خوای پەروەردگار خوای گەورە پێیان دەدات. في مقعد صدق عند مليك مقتدر، ئەوانە لە لای پادشای ئەرز و ئاسمانن، لە لای خوای پەروەردگارن، لە لای پادشایەک، لە لای دەستەڵاتدارێک، لە لای خوایەک کە بە بەزەییە، خاوەنی توانایە، خاوەنی هێزە، مەلیکێکە کە توانای بەسەر هەموو شتێکدا هەیە. لە لای ئەو کەسە دەبی لە ڕۆژی قیامەتدا لە بەهەشتێدا خوا بمانگەڕێ لەو جۆرە کەسانە. بۆیە خوای گەورە ئامۆژگاریمان دەکات وەسارعوا إلى مغفرة من ربكم، پێش بڕکێ بکەن، پەلە بکەن. بۆچی؟ بۆ لێخۆشبوونی خودای پەروەردگار، بۆ بەهەشتێک وجنة عرضها السماوات والأرض، بۆ بەهەشتێک پێش بڕکێ بکەن، پەلە بکەن کە پانیەکەی
فراوانیەکەی بەقەد ئەرز و ئاسمانە، ئەوەندە گەورەیە، ئەوەندە فراوانە، ئەوەندە پڕناز و نیعمەتە، دەی بۆ ئەو شوێنەیە پێش بڵکێ بکەن مسلمانان. خوای گەورە لە ناز و نیعمەتەکانی خۆی بەهرەمانمان کات. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.